ئەمن و ئەمان لە چۆمان وەک هیچ شوێنێکی دیکەی هەرێمی کوردستان نییە. بەشەوان دوکانداران کەلوپەلەکانیان لە دەرەوە بەجێ دێڵن، هیچ کەسێکیش دەستکاری ناکات. هاتوچۆی هەولێر ئەو ژنەی دەستگیر کرد کە چەند ڕۆژێک لەمەوبەر بە ئۆتۆمبیلەکانی نمایشی نایاسایی لە سەر شەقامی 150 مەتری ئەکرد، ژنەکەی ڕەوانی دادگا کرا. سڵاوتان لێبێت. لە ناو کوردان پندێک هەیە ئەڵێت ماڵی خۆت تۆند بگرە و کەس بەدەست مەگرە، بەڵام لە چۆمان ئەو پەندا پێچەوانە بۆتەوە. متمانە و دەستپاچی و ئەمنیەت وای کردووە دوکانداران شەوانە کەلوپەلەکانیشیان لە دەرەوە جێبهێڵن و کەسیش دەستی بۆ نەبات. دوکاندارانی قەزای چۆمان بە جۆرێک متمانەیان بە خەڵکی خۆیان هەیە، شەوان هەرچی کەلوپەلی دوکانەکانیان هەیە لە دەرەوە بەجێ ئێهێڵن، کەسیش دەستکاری ناکات. پەیامنێری 964 لە درنگانی شەو چووە بازاڕەکە دیمەنەکانی تۆمار کردووە کە تیایدا دەرەکەوێت بەشی زۆری دوکانەکان داخراون، بەڵام کەلوپەلی دوکانەکانیان لە دەرەوە جێهێشتووە و دوکاندارەکانیش بێخەم چوونەتەوە ماڵەوە. تەنانەت وەک ئەوەی سەربەست نورەدینی کە نانەوایە بۆ پەیامنێری 964 قسەی کردووە، زۆر جاران نان دروست ئەکەن لەسەر مێزەکە دای ئەنێن و دوکانیشدا ئەخەن، بەڵام هاوڵاتیان دێن نان دەبەن و پارەکەش لە سەر مێزەکەیان بەجێ ئێڵن. جا ئەمە نیشانەی نەریتی جوانی کوردەواریە کە دەستپاک و نەریت پاکن و متمانەش بنەمای سەرەکی ژیان و مامەڵەیانە. جارێکی تر مامۆسایانی وانەبێژ ئەوانەی لە سەرکار لادراون لە سلێمانی گردبوونەوە و داوای دامەزراندن ئەکەن. ئەوان کە ژمارەیان لە نێوان 2000 بۆ 2500 وانەبێژە دەیانەوێت هاوشێوەی وانەبێژانی دیکە کە پارساڵ نزیکەی 38,000 کەسیان بە شێوەی گرێبەست لێ دامەزرێنران ئەوانیش دابمەزرێن. ئەوان دەڵێن چەندین ساڵ خزمەتیان کردووە، دواتر بەهۆی نەمانی بەشەوانە دوور خراونەتەوە و دواتر نەخراونەتە لیستیە وانەبێژانەی کە پارساڵ دامەزرێنران. دەرچوان و خوێندکارانی کۆلیژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی گەرمیان کابیناکەی لە خانەقینە گرت بوونەوە و ماوەیەک شەقامی سەرەکی کەلار بۆ خانەقی نیشیان داخست. دواتر لە بەردەم بینای کۆلێژەکە چادریان هەڵدا. ئەوان لە نێوان هەردوو حکومەتی عێراق و هەرێم گیریان خواردووە، چونکەوە خۆیان ئەڵێن لەبەر ئەوەی لەلایەن عێراقەوەدان بە زانکۆی گەرمیان دانەندراوە بۆیە لە دامەزرانەکانی ئەوێ بێبەشن. ڕاژان باجەلان یەکێکە لە دەرچوانی کۆلیژەکە و لە 964ەوە واتە لە ڕێگەی 964ەوە داوای لە وەزارەتی خوێندنی باڵای عێراق کرد ئەگەر دان نانێن بە زانکۆی گەرمیان لانی کەمدان بە کۆلیژەکەی خانەقین دابنێن بۆ ئەوەی هەر هیچ نەبێت لە دامەزراندن بێبەش نەبن. ئەو شۆفێرەی بە ئۆتۆمبیلی جۆرا و جۆری بێڕەقەم خۆی دەنواند و لەسەر شەقامی 150 مەتری هەولێر نمایشی ئەکرد، ڕەوانەی دادگا کراودەری شکەوت مۆڵەتی شۆفێریشی نییە. هاتوچۆی هەولێر لا ڕاگەیاندراوێکدا ئەڵێت ماوەیەک لەمەوبەر چەندگرتە ڤیدیۆیان بەدەست گەیشتووە کە شۆفێرێکی ژن لەسەر شەقامی خزمەتگوزاری 150 مەتری بە ئۆتۆمبیلێکی گۆڵفی بێتابلۆ نمایشی کردووە، بۆیە بە دوادا چوونیان کردووە و دەست بەسەر ئەو ئۆتۆمبیلەدا گیراوە. هەر ئەوەشنا نمایشی بە ئۆتۆمبیلێکی دۆری دۆز چاڵجەریش کردووە و ئەویش دەستی بەسەردا گیراوە. وەک ئەوەی هاتوچۆی هەولێر باسی ئەکا ڕێکاری یاسایی بەرامبەر ژنەکە گیراوەتە بەر و سزای دارایی دراوە. بوو بە سێ ڕۆژ و ئاگرا بڵێ سەدارەکەی هەڵەبجە بەردەوامە. سەرەڕای گیان لە دەستدانی دوو کەس، یەکێکیان کە ئاری موختار یان پێ ئەوت، هەروەها کارمەندێکی پۆلیسی ژینگەش، بەڵام تاکو ئێستا ئاگرەکە بەردەوامە و ئەو شوێنە سەختانەی کە ئاگرەکەی لێ کەوتۆتەوە و لەوێوە بڵێسە بۆ شوێنەکانی ترەکە تاکو ئێستا کۆنتترۆل نەکراوە. لە هەڵەبجە بە بۆنەی گیان لە دەستدانی ئەو دوو کەسە، ئەو دوو شەهیدی ژینگەیە، ئاڵای کوردستان تاکوونیوە داگیرە، هەروەها ماتەمینی ڕاگەیاندرا، بەڵام تاکو ئێستا ئاگرەکە بەردەوامە. دوێنێ حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆی ڕاستپارتکە هەموو کار ئاسانی و هەموو هاوکاریەک بۆ کوژاندنەوەی ئەو ئاگرە بکەن، بەڵام وەک ئەوەی فەرمانگەی ژینگەی سۆران کە کەمێک لەمەوبەر قسەمان لەگەڵیان کرد باسی لەوە کرد کە پێویستیان بە هەندێ پێداویستی گرنگ هەیە باڵێن بۆ کوژاندنەوەی ئاگرەکە، بە تایبەتش ئەو شوێنە سەختانەی کە ئۆتۆمبیل نایگاتێ، شوێنی زۆر سەختن، پێویستی بەوەیە کە هێلیکۆپتەر بگاتە ئەو شوێنانە.
پێویستە هەرچی زووە بە کۆمەڵ هاوکاری هەڵەبجە بکرێت بۆ ئەوەی زیانەکانی لەوە زیاتر نەبن کە جگە لە گیانە دەستانی ئەم دوو کەسایەتە بە سەدان دۆنم لە پوش و پاوان و دار و درەختیش سوتاون. هەڵەبجە یەکان ئێستا چاوەڕێی ئەوەن کە کۆمەکێکی گشتگیر بکرێن بۆ ئەوەی ئەو ئاگریان بەسەردا کۆتایی پێبێ و چیتریش دووکەڵ شارەکەیان نەخنچێنێت. بەڕێزان گیان لە دەستدانی ئەو دوو کەسایەتی هەڵەبجەش پەیامێکی بۆ گشتمان نرد، هەم بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان هەم بۆ ناو هەڵەبجە بە تایبەتیش پەیامێکی ناردە شارەکان کە تکایە ژینگە بپارێزن، چ لە شار بێ چ لە شاخەکان بێ. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.